بینەرانی بەڕێز لە هەر کوێگەنم کاتەوە هەموو کاتێکتان باش لە بەرنمەیەکی دیکەی نرخاندن لە خزمەتیەوەی زێدازیزدان لە بەرنمەی ئەم شەودا چەند مژارێکی گرنگن کە قسە و باسییان لە سەرکێنەوانی هۆکارەکانی پشتەوەی هاوکاریکردنی پەدەکە بۆ داگیرکاری تورکیا دەخێنە بەرباس و گفتوگۆ هەروە دەشپرسین بۆچی پارتی دیموکراتی کوردستان پەدەکە بۆتە هاوکاری تورکیا لە پاڵەمەدا گەریلاکان شەید دەکا بێسەر و شوێنیان دەکا ئامادەش نییە چارەنووسی ژمارەیەک گەریلا ئاشکرا بکە کە ماوەیەک بەر لە ئێستا لە خەلیفان کراونەتە ئامانج تاوانەکانی ڕژێمی تورکیا بەرامبەر بە تەرمی شەیدان بەرامبەر بە گۆڕستانەکانی کوردان هەموو سنوورەکانی دەرباس کردو سنووری ئەخلاقی ئاینی مرۆڤایەتی ئەویش دەخێنە بەرباس و گفتوگۆ دەست بەکاربوونی ئیبراهیم ڕەئیسی وەک سەرۆکۆماری نوێی ئێران چی لەگەڵ خۆی دێنێ چ گۆڕانکاریەک دێنێ بەشداربوونی شاندی دەسەڵاتدارانی باشووری کوردستان و هەڵایی لەسەر ئاڵای هەرێم لەوێ کە هەڵدرا نراوەتەوە ئەویش دەخێنە بەرباس و گفتوگۆ هەروە مەسەلەی حوتەمین ساڵیادی هێرشی داعش بۆ سەر مەخمور و کەمپی مەخموری ژەویش تاوتوێ دەکەین بۆ مەبەستە دوو میوانی زۆر بە ڕێزبان لەگەڵدا دەبێت لە بەشی یەکەمدا بەڕێز عەلی کەریمی سیاسەتمەدار لە ستۆدیۆ میوانمانە لە بەشی دووەمیشدا بەڕێزورەک هاوسەرۆکی دیوانی ئەنجومەنی کەمپی مەخمور لە مەخمورەوە لەگەڵماندا بەشدار دەبێت ئەگەر گرفتێکی تەکنیکی نێتە پێشەوە سەرەتا زۆر بە خێراتنی بەڕێز عەلی کەریمی دەکەین لە ستۆدیۆ زۆر بەخێر بن سپاست دەکەین دوای ماوەیەکی دوور و درێژ لێرە پێت شاد بووینەوە زۆر سپاس کاکەندەرێن جان منی سڵاو لە خۆت و هاوکاران و بینەرانی بەڕێزی ستەر تیوی دەکەم زۆر سپاست دەکەین سپاس بۆ ئامادەبوونە دووبارە کاک عەلی لە داگیرکاری تورکیاوە دەست پێ بکەین تورکیا بەڕێزی شداگاداری ماوەیەکی زۆرە لە قۆناغێکی نوێدا دەستی داوەتە داگیرکاریەکی بەرفراوانەوەی کە جێگەی داخە پارتی دیموکراتی کوردستان پەدەکەیە بە شێوازێکی ستراتیژیک و بەرفراوان بۆتە هاوکاری ئەم داگیرکاریە مرۆڤ چۆن لە هۆکارەکانی پشتەوەی ئەم داگیرکاریە بکۆڵێتەوە بۆچی بەڕاستیش سەیرە لە دنیادا گەل نازانم نمونەی وا هەیە ملەتێک پارتێک کە خۆی بە پارتێکی نەتەوەیی بزانێ خۆی بە پێشەنگی دەوڵەتی کوردی و نەتەوەی کورد و چوزانم پرسەنەتەوەیەتەکان بزانێ بەم شێوازە ڕەفتار لەگەڵ داگیرکرد بکە و پەلکێشی بکە ئەمت پێم وانەیە کە ئەوانە پارتێکی وەکو جەنابەت دەفەرمووی ناسیۆنالیستی و لە فکری ئەوەدا بن کە کورد بگەێنە قەراغی ئارامیەکان و کورد بگەێنە سەروەری و کورد بگەێنە ئەوەی کە خاوەنی سەروەری و دەوڵەتی خۆی هەبێت بەڕێی من ئەوانە هەر لە بیدایەتەوە لە ڕۆژی ئەوڵەوە کە بوون بۆ ئەو مەبەستە و بۆ ئەجندایە دروست نەبوون چونکە ئەگە بۆ ئەو مەبەستە و بۆ ئەجندایە دروست بەیان لە دنیای مۆدێرن و ئەو ڕۆییدا لە خەباتی شارستانیدا نەدەکرا حیزبێک 1970 ساڵێک لە بوونی بگذرێت فقط باب و کوڕێک لە سەرکردایەتی و حیزبەدا بن هەر باب و کوڕێک بەڕێوەی بەرن ئەوی دیکە مەکتەب سیاسی سەرکردایەتی هیچی خاوەنی کەسایەتی خۆی نییە بەڕاستی یعنی حیزبێک کە بابێک و کوڕێک یا دواترنەوەیەک بریاری لەسەر بدا بەڕاستی دەبێت جگای گومان بێ ڕۆشنبیر و نوخبەی کورد دەبێت بێت بیرێ بکاتەوە میلەتی کورد ئەرێ بەڕاستی چارەنووسی ئەو میلەتەی لە دەستێکی ئەمیندایە ئەگەر لە من پرسی ئەم دەڵم نەخێر نە تەنیا لە دەستێکی ئەمیندانە بەڵکو دەستێکی زۆر نائەمین دەستی بەسەر بزاوی خەڵکی کوردەوە گرتۆ لە باشووری کوردستان ئەویش ئەوەیە کە بنەماڵەیەک بابێک و کوڕێک وەنەوەکان خەریکن سەودا مەعامەلە بزنیس بە کێشە و بە پرسی کوردەوە دەکەن پرسی کورد یەکێک لەو پرسانەیە کە بەڕاستی لەگەڵ ئەوەی کە کۆمەڵانی خەڵکی ماڵوێران کردو لەگەڵ ئەوەی کە هەزاران کەس بۆتە خاوەن شەید هەزاران دایک و باوی جگەر سوتاو کردووە بەڵام لە بیرتان بێ لە لایەکی دیکەشەوە دە 12 بنەماڵەی چاک پێگەیاندووە دە 12 بنەماڵە بوونە مڵتی میلیۆنێر بوونە فێرعۆن بوونە ئەوەی کە حتا 14-20 پشتی دیکەشیان دەتوانن لە ئەو پەڕی ژیانی خۆشگوزەرانی و میلیۆنێریدا بژین کە
بەڕێی من لە دنیای ئەوڕۆدا بەغەیرز ئەو میلیۆنێرە گەورە گەورانەی بیزنسی ئەمریکا ئەوانە کەسی دیکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناتوانێت خاوەنی ئەو هەموو ئیمکانات و پارە و تەیارەی شخصی و پول و وێلا و نازانم چی بێت ئەوانە بۆیە لەو ڕێگایەدا توانیوانە خۆیان و ئایلەکەیان و نەوەکانیان پێ بگەێنن بۆیە نەتەنیا بەڕێی من ئەوانە نەکەوتونە دەستێکی ئەمین بۆ کورد بەڵکو دەستێکی زۆر زۆر نائەمینیشە حەقیقەت ئەوەیە کە ئەوان بە تەنیا ناتوانن ئاوە دەوڵەمەند بن بۆیە بە درێژایی خەباتیان کە ئەگە بڵین خەبات بە درێژایی ئەو جوڵانەوە دەجوڵان یعنی ئیستفادەیان لە جوڵانەوەی خەڵک کردووە لە خەڵکی کورد کردووە جوڵانەوەی خەڵکی کوردیان بەکار هێناوە بۆ مەڕامی شخصی هەر مەسلەی هاوکاریکردنی داگیرکارانی ژەر بۆ مەبەستەیە کە بەڕێزە داماژەی پێ بە دڵنیایی چونکە ئەوان زۆر باش لەو ڕاستیە گەیشتون بەبێ ئەوەی کە دەوڵەتێکی داگیر کرد یا دوو سێ دەوڵەتی داگیر کرد لە پشتیان نەبێت و بەکاریان نەهێنێت ئیمکانی نییە ئەوان بتوانن درێژە نەتەنیا بەکاری نامەشروع و دزی و تاڵانی خۆیان بدەن بەڵکو ناتوانن درێژە بەکاری سیاسی خۆشیان بدەن چونکە ئەو شێوەکاری سیاسی بەڕاستی مەقبول نییە ئەتۆ کۆمیتە مەرکەزی دادنی کۆنگرە دادنی سەرکردایەتی دادنی بەڵام دواتر دوای کۆنگرە ئەوەندە بای سەر سنجاغێک نەحیساب بۆ سەرکردایەتی دەکەی نەحیساب بۆ مەکتەب سیاسی دەکەی بابەکەیە لێ برێدا یعنی ئێمە بەڕاستی دەبێت بینە ئەو قەناعەتە کە لە هەزارەی سێهەمدا لە 2021دا میلەتی کورد ئێستاش لە دەورانی ڕەعیەتیدا دەژی لە دەورانێک دەژێت کە میلەت ڕەعیەتە و شۆخا و ئاغایەک ئەو بەسەر ئەو میلەتەیدا ئاغاوەتی دەکەن دەنا ئەم کۆنگرە و ئەو مەکتەب سیاسی ئەوانە خشڵ و خاشاقێک خستڵ و زێر و زیوەیەکن کە بە بەژنی دموکراسیدا کردویانە و ئەو بووکەی عەشیرەتی و خێڵەکی و ئەوەیان پێ ڕازاندۆتەوە و جلیوەی ئەمڕۆیان داوەتێ پێیان وایە ئەگەر حیزبێک هەرچەند خێڵەکی بێ هەرچەند بنەما و کاری سیاسەکەی عەشیرەتی بێت بەڵام ئەگە کوتت کۆنگەرە ئەگە کوتت سەرکردایەتی ئەگە کوتت مەکتەب سیاسی ئەوە مۆدێرن دەبێت نەخێت حیزبی سیاسی بۆ شتانە مۆدێرن نابێت حیزبی سیاسی بە فەرهەنگ مۆدێرن دەبێت گرفتێکی دیکەوەیە وێڕایەوەی کە گەلی کورد ناڕەزایەتی دەردەبڕێ بەرامبەرم هاوکاریەی پەدەکە بۆ تورکیا و پەلکێشکردنی زیاتری بۆ قوڵای خاکی کوردستان مەسلەی هەڵگیرتنی شەڕی کورد بە کورتیشە لەم چوارچێوەیەدا تەفگەری ئازادی بەڕێوەبەرانی تەفگەری ئازادی بە شێوازی جودا تاکید لەسەر ئەوە دەکەنەوە چی دەبێت با بێمەم شەڕە ناکەین بەڵام لە بەرامبەرداوە ماوەی زیاتر لە 10 ڕۆژە ژمارەیەک لە گەریلاکان لە ناوچەی خەلیفان کە ئەرکەمیان ڕاپەڕاندووە کەمینیان بۆ داناو لەو کەمینەدا ژمارەیەک شەهید بوون ژمارەیەک بریندار بوون 3-4 گەریلای دیکە چارەنووسیان نادیارە تا ئێستا پارتی ئامادە نییە لێدوانێک بدە ئەمانە چیان بەسەراتوە بۆ کراونەتە ئامانج بۆ نمونە لە ماوەی ڕابردوودا لە دەستپێکی هێرشەکانی تورکیا ژمارەیەک پێشمەرگە شەهید بوون تەفگەری ئازادی بە هەموو ئۆرگانەکانیانەوە هاتنە سەرخەت دڵنیاییاندا کەم شتە لەلایەن ئەوانەوە نە بۆ شتی واژ هەرگیز مایە قبول نییە ڕووی چەکەکانیان ناکەنە کورد بەڵام ئەمان بە پێچەوانەوە مامەڵە دەکەن بە پێچەوانەوە دەجوڵێنەوە ینی مرۆڤ کاتێک لە بێدەنگی ئەمان دەڕوانێ وەکو دەوترێت ترسێکی لێ دەنیشێت ترس لەوەی کە شەڕ بەفراوانتر بێ و گەورەتر بکرێت کاکەندرێن هیچ ئەو لە ئەولای ناوێ ئەگە تۆ زۆر دوو ڕۆژ لەسەرێک متابعەی میدیای مەجازی کادرەکانیان هەوادارەکانیان لە دنیای فەیسبوک و کلاب هاوس و ئەوانە بکەیت زۆر چاک بۆ دەردەکەوێت کە نیەتی گڵاوی ئەوان چییە نیەتی گڵاویوان نایشارنەوە دەڵێت دەبێت پەکەکە کوردستان بەجێ بێڵێ دەبێت پەکە یعنی بەعزە شتایەک دەڵێن کە بەڕاستی دەڵێم کۆمەڵێک شت دەڵێن لەسەر پەکەکەی لەسەر گریلاکانی باکووری کوردستان کە حکوومەتی تورکیا ئەو ئینتیزارەی نییە یعنی زۆر جاران وامان لێ دێ لەلایەن بنەماڵی بارزانیوە کۆمەڵێک ئەدا و ئەتوار کۆمەڵێک کردار دەنوێنین کە تورکیا بۆ خۆی پێیستەیرە ئەرێکاکە خۆم کتومە کۆیلەم بە بەڵام ئاواش کۆیلە یعنی ئەوان زۆر جار ئەو ئاشەن ئەو خواردنن ئەو شۆرباون
کە قاپەکە لە شۆرباوەکەی گەرمترە یعنی ئەوان لە تورکیا گەرمترن ئەگە تۆ چەند ڕۆژێک کۆمەڵانی خەڵک لێرەوە جۆم لێ بگرن بچن فقط متابعەی ئەو لایەنگرانەیان بکەن کە بە دڵنیایی لە سەری ئەویان پێ دەکرێت لە سەری ڕاهنمودیان پێ دەکرێت لە سەری ئاراستە دەکرێن کە ئەوانە بە ڕق بە کینە هەر ئەو ڕق و قینەیە کە ئەمە زۆر جارمان باس کردووە کە لە تورکیا بە ڕق و بە چینەوە چاوی لە کورد دەکەن ئێستا ئەو تەوەرەی ئەو باڵەی کە بە ماڵی بارزانی مەشهورە بە خۆیان و بولهەقاتیان کە کۆمەڵک نوخبەن کە دەخۆن کۆمەڵک نوخبەن کە مستەفیدن ئەو مزایدانە دەکەن لەسەر فەیسبوک لەسەر کلاپاوس لەسەر تویتر لەسەر ئەوانە کە دێن لە خودی تورکیا گەرمترن بەڵێ ئەوان بە ئاشکرا دەڵێن پەکەکەمان ناوێ گریلای باکوورمان ناوێ بەڵام لە بیریان دەسێتەوە زۆر چاک دێنن خۆڵ بە چاوی خەڵکدا دەکەن زۆر شارەزاش بوون هەمووشیان دکتۆر و نازانم PhD و مامۆستای زانکۆ ئەوانە دێنن کەم بەڕێی من هەموویان ملیان ئەوەندە ئەستور بووە ئەوەندەیان داونی ئەوەندەیان خواردووە کە مستەفیدن زۆر چاکیش مستەفیدن دەبێ ئەو قسانە بکەن کە دێن مەسەلەن ئەوە دەکەن کە بەڵکو لە دوا ڕۆژدا زۆربەی ئەوانەمان دیت هاتن 2 مانگ 3 مانگ 6 ساڵێک لە ئیمیدیاکانیانەوە بەو پەڕی حەرارەت و گەرموگوڕی هاتن جنێویان بە پەکەکەیدا جنێویان بە باکووری کوردستاندا بە گریلاکاندا چی ئەو جارەکانە لە پارلەماندا خۆیان کاندید کرد زۆربەیان بوون بە ئەندام پارلەمانی لە عێراقیانی ئەو پەڕی گەندەڵی ئەندام پارلەمانی لە عێراقیانی بڕۆ بخۆ ئاور مەدەوە حتا خۆت و باب و باپیرانت دەوڵەمەند دەکەی ئەوانە بە نیەتێکی ئەوەن ئەو تاقمەی مستەفیدە لە دەوروبەریان کۆبوونەوە و بەڕاستی دنیایەکی دەستگایەکی زەبەلاحی میدیایان بە پارەیەکی زۆر وەڕێخستۆ بۆ سەرکوتی هەموو ئێمەمانان بۆ سەرکوتی هەموو نارانی خۆیان بۆ سەرکوتی ئەوەی کە میلەتی کورد بێدەنگ بێت بخوا و جۆ نەداتێ و دەنگ نەکا و ئەوان بەڵام ئەمە مەترسیەوە هەیە کە تۆ شەڕی کورد بە کورد هەڵبگیرسێ ئەم شەڕە هەڵبگیرسێ تەنانە دەوانشی کە لە پاڵیدا دەخۆن ئەوانی بە دڵنیایی زیان بە هەموو گەلەکەمان دەکات حقیقەت ئەوەیە کە ئەوان ساڵێک زیاترەکەکەن دەرێنجان ئەو شەڕە حقیقەت ئەوەیە کە برادرانی قەندیل برادرانی باکوور بەڕاستی ددانیان بەدەستی خۆیان داگرتووە هەر لەو ماوەیدا بۆ خۆ دەستا فەرمووت چەند جار ئەوان هاتن لە 100% سەرکرداتی تیان کاکە ئێمە شەڕی کورد ناکەین بەڵام کاکە تۆ هەموو ڕۆژێ 4 گریلا 5 گریلای خوێنگەرم جوان گەنج ئەتۆ کەمینی بۆ دادنێ هەردوێنێ پێرە لە خەلیفان ئێستا کە باستان کرد ئەی کاکە تۆ 5-6 گریلات تێدا چون کەس نازانێت چیە جوابیش نادنەوە 2 جاریان داوا کردووە 3 جاریان داوا کردووە لە سەرکردایەتی پارتی کاکە سارەنووسی ئەو گریلایانەمان پێڵن جواب نادنەوە خۆیان دەزانن چیان کردووە خۆیان دەزانن ئەی کاکە ئەوان تاکەی دەتوان تەحمولکە بەڵێ بۆنی شەڕێکی زۆر ناخۆش دێ بەڵام ئەوەی کە تا ئێستان نەبوو و هیوادارم هەر واش پشوو لە درێژ بن هەر واش لە سەرخۆ بن و جوابی ئەو شەڕە نەدەنەوە ئەویش ئەوەیە کە سەرکردایەتی قەندیل بەڕاستی تا ئێستا جوابی ئەو شەڕی نەداوەتەوە دەنا ئەگەر وەک ساڵان باە لە مێژ بۆ ئەو شەڕە کرابوو و بەڕاستی دیان یەک شتی دیکەش کە ئەوانە بەڕاستی حەقەتی دیکە نەیکەن یعنی زۆر بە زۆری دەیکەن حتا لە کێشەی ناوخۆی یەکێتیشدا ئەوانە دێن بەعزە شتێک دەڵێن کە ئەمن جۆم لێ دەبێ کە ئەمە حکوومەتی کوردستان دەیکا نە شتی وانە ڕاستە دەوڵە حکوومەتی کوردستان سێ هێزی تێدا بەشدارە بەڵام هەموو کەسێک دەزانێت هەموو چۆر و کەڵ و نابینایەک دەزانێت ئەم حکوومەتی پارتیە هەمومان دەزانین نەیەکێتی ئەو هێژمونەی جارانی هەیە لە ناو حکوومەتدا گۆڕانیش کەوا هیچ نییە وتیشیان لە سەراستی بەرپرسانی شەڕی کورد بە کورد ناکەین و ناچینە چوار خۆدەنا ئەوان دەیان هەوێ بە هەر جۆرێکی بێت گوناحەکە لەسەر شانی خۆیان دەزانن گوناحێکی گەورەیە دەزانن دا ڕۆژ نابەخشرێن دەزانن وەکو ئاژبەتاڵ دیسان میلەت لەبیری ناچێتەوە ئەو شەڕە بکەن دەزانن دیسان وەکو حەکاری لەبیر ناچێتەوە ئەو شەڕە بکەن بەڵانیانەیە بەرگێکی یاسایی دایانەوێ نا شەریک بۆ خۆیان پیدا بکەن بەداخەوە لایەنەکانی دیکەی باشوور لەوەیدا بێدەنگن دەبێ ئەوان بێنە سەرخەت کاکە ئێمە ڕاستە لە حکوومەتدا بەشدارین بەڵام حکوومەتێکی خزمەتگوزاریە نەک حکوومەتێکی شەڕ لەگەڵ پارتیەکی دیکە ئەوەی کە شەڕی پارتیەکی دیکە دەکا بەڕێی من تەنیا
پارتی و چەند حیزبۆکەی بچووکی ملحقاتی خۆیەتی دەنا ئەوان بەڕاستی وەکو حکوومەتی کوردستان دەست هەڵگرن لەو دەستەواژەیە کە ئەوە حکوومەتی کوردستانە لە دوا ڕۆژدا یا ئێستا شەڕی پەکەکەی دەکات نەخێر بەڕێی من ئەوەی کە ئەمن لە نزیکەوە چاودێری دەکەم لە نزیکەوە لە کوردستانم ئەمن بەڕێی من نەگۆڕان تا ئێستاوە شەڕی کردووە نەگۆڕان دەدانی بەوەی داهێناوە و نەیەکێتیش بەڵکو بەعەکسەوە یەکێتیەوە لایەکی ئەسڵەن بەوەی مەحکوومە ئێستاوە تێدا دەستێ لەسەرەوەی کە شێشەی ناوخۆیان هەیە لایەک لایەنگری هەمیشە دایم پەکەکە و ڕۆژاوە ئەوانەی کردووە ئەمە بەعەکسەوە دەبێ لێرە نخبەی یەکێتی و گۆڕانی بێنە سەرخەت و ئیجازە نەدەن ئەو مزایدەیان بەسەرەوە بکەن و بیانکەن لە شەریکە دڵ ئەمە شەریکە دزایەتیە ئەمە شەریکە شەڕاتیە سپینی ئەتۆ شەڕی پەکەکەت پێدەکا بەبێەوەی کە خۆت ئاگاد لێ بێت جارێک گۆڕان نە عسکەری هەیە نە پێشمەرگەی هەیە نە چەکداری هەیە بۆ قبولی دەکەی شەو ڕۆژ لەو تەلەڤیزۆنانە کە وات پێ بڵێت بڵە کاکە وەڵا ئەمە ڕاستە لە حکوومەتدا بەشدارین بەڵام حکوومەتەکەمان هەر لە بیدایەتی کابینینەوە کتومانە حکوومەتێکی خزمەتگوزاریە بۆ میلەتی باشووری کوردستانە بۆ ئەوەیە کە بتوانین بە ئاسایشێکی بگەێنین نەک ئەوەی کە تۆ بتی شەڕی پارچەکانی دیکەی کوردستان بکات ئەوجا کاکەن دەرێن بێجگەلەوەی با میلەتی کورد پرسیار لە خۆی بکات ئەرێ بە درێژایی 70 ساڵ پارتی نا بنەماڵی بارزانی شەڕیکیان نەکردو معلومە کاکە خۆ ئەمە ئەتۆ لە چۆرێکی پرسی لە کەڕێکی پرسی کە چوار دانە دێڕی لە بێژووی کورد وە بیر بێت چوار دێڕی خوێن بێتەوە دەزانێت کە ئەو بنەماڵەیە حەقیقەت ئەوەیە کە دایان هەوێت هەموو شتێک لە ژێر چۆکی خواندا بێت با بریا ببێت بەڵام بریا لەسەر بەرژەوەندی میلەتی کورد بێ لەسەر بەرژەوەندی تەنیا نەوە و منداڵ و بەرژەوەندی چیرفانی خۆیانە ئێستاەوەی کە جێگەی سەرنجە جێگەی سەرسوڕمانە کاگالی کەریمی ینی ئەم ڕژێمەی تورکیا هەموو کەسێک دەزانێت ڕژێمێکی داگیرکەرە بەڵام ئەوەندە دڕندەیە ئەوەندە نائینسانیە ئەوەندە نائەخلاقی کردەوەکانی بەرامبەر بەگەلی کوردەکان نمونەی لە هیچ شوێنێکی دنیادا نییە ینی من نازانم بە چه ئاقڵێک بە چه پێوەرێک بە چه یاسایەک بە چه ڕێسایەک بۆ نمونە کوردێک دەچێتە پاڵ ئەم ڕژێمەوە تەماشا دەکەی لە باکووری کوردستان ئەو هەموو تاوانە دەکا گەریلا شەهید دەبێ تەرمەکەی بە پۆز لە ڕێگەی پۆستەوە ڕەوانەی بنەماڵەکەی دەکەنەوە لە 2010 شەهید بووە لە 2021 گەریلا فیراس کە لە دەرسیم لە شەهید بووە لە 2010 لە ئێستادا تەرمەکەی بە پۆز دەنێرنەوە گۆڕستانەکان هەڵدەتەکێنەوە تەرمەکان تایە دەردێنەوە دەیانبەنە شوێنێکی دیکە خوانە پەکەکە لەوێ نین خۆ پەکەکە لەوێ لە ناو گۆڕستانەکاندا نییە ینی دارستانەکان دەسووتێنن کللتورمان دەگۆڕن دیموگرافیامان دەگۆڕن مرۆڤ پێی سەیرە ینی لە بەرامبەر چیدا ئەم هەموو تاوانە تۆ نابینی دەبیتە هاوبەشی ئەم ڕژێمە حقیقت ئەوەیە کە ئەوان ئەگەر ناتوانن بێ قسەی تورکیا بکەن ئەوان ئیتر ماوەیەکی زۆرە یا کۆیلەی ئێرانن یا کۆیلەی تورکیان تەنانەت کۆیلەی سەدام دیمەنەیە کە دەیبینین دیمەنی ئەو گەریلایە کە تازە نەردویانێتەوە بەڵێ بە پۆز دەیان نێرنەوە چەندی جوان ینی نەک تەنها گەریلایەک لە ماوەی ڕابردوودا چەندین گەریلای دیکە گۆڕستان لە جا باشە تۆ شەریکی ئەو جینایەتە بی بەخۆشت بڵێ کورد بەخۆشت بڵێ باوکی کورد بەخۆشت بڵێ باوکی ڕێفراندۆم بەخۆشت بڵێ باوکی نەتەوەیی نە شتی وا درۆیە شتی وا دەبێ ئێمە حاشای لێ بکەین حقیقت ئەوەیەکە تورکیا بەبێ دەستی ناوخۆ هەرگیزا و هەرگیز بۆی نەدەکرات 56 دانە مقڕ و پاسگا و پایگا لە باشووری کوردستان بکاتەوە و بە درێژایی زیاتر لە 45 کیلومتر بێتە ناوخاکی باشووری کوردستانەوە چۆن دێت ئەگەر دەستێک ڕای نەکێشێت ئەگەر دەستێک و پێشی نەکەوێ ئەگەر چاوێکی ساغ و پێشی نەکەوێ بەداخەوە هیچ ئەولای تێدانە بەڕێی من زۆر سادەیە ئەم هەموو بەڵگە و مەڵگەی ناوێ لێکۆڵینەوەی ناوێت دەستێکی بەکرێگیرا و لە ناو باشووری کوردستاندا یارمەتی حکوومەتی دڕندەی ئۆردۆغانی دەکا بۆ ئەوەی کە کورد قەلاچۆ بکە و خۆشیان دەزانن زۆر باش دەزانن بەڵام فەقری پێوە دەکەن وەک چۆن فەقر بە سیوێکی ئابەوە دەکەن زۆر جار دادنیشتە کابرا کادری سەرکردایەتیانە نازانم چێت
دەچێت دەڵێ ئێمە فەقر بە سیوێکی ئابەوە دەکەین داوەرە بزانە ئەو ڕوویە وەرە ئەو بێحەیایە بەڵام ئەوانە دێن سبە و دووی زۆر ئاسان زۆر سادە دەڵێ ئێمە خەتەرێکی گەورەمان لە کۆڵی باشووری کوردستان کردەوە کاکە خەتەری چی؟ ئەتۆ بە درێژایی ساڵانی هەفتا و هەشتا ڕۆژهەڵاتی کوردستانت کردبوو مەرکەزی تەراتێنی خۆت نە کوردێکی ئێرانە پێکتی وا دەکەی ناوە هەتا ئاخرێکی ئەتۆ لە حەکاری ئەو قەتڵە ئامەد کرد ئەو کارە ساتت کرد بەسەر هەکاریدا ئاخرەکەی لە هەیئەتی نمایندەجی خەڵکی کورد کوتیان کاکە سەرانی قیادە موەقەت نەیان کورد یان سەرانی قیادە موەقەت با لە کوردستان نەبن کە بەڕێی من بریارێکی باشیشیاندا بەڕێی من دەبوو وا بکەن دەناتۆ وەرە بزانە ئێستا نووسراوەکانی ئەو دەمی حیزبی دموکرات خوا لێ خۆش بوو شادڕەوان دکتۆر قاسملوو ئەوانە بخێنەوە لەسەر جینایەتەکانی قیادە موەقەتە بۆ دەردەکەوێت کە ئەوان لە ڕۆژهەڵاتیان کردووە ئەو ڕۆژانە جۆم لێبوو لە میدیایەکی مەجازیدا دایان کوت ئێمە قەت لە هیچ پارچەیەکی کوردستان تێخڕینمان نەکردەوە لە هیچ پارچەیەکی کوردستان تەراتێنمان نەکردەوە ئەی کاکە ئەتۆ بە درێژایی ساڵانی هەشتا دموکرات و کۆمەڵەت ڕاونە لە دزڵی لە مەرگەوەر لە سۆما لە خانێ لە جادەی سەردەشت لە ورمێ ئەی چێ بوو حیزبی دموکرات و کۆمەڵی لەو ناوچانە دیمەنی ڤیدیۆیژن ڤیدیۆ هەیە بەڵام کاکە شەرم ناکەن ئەو بڕوایان بەو تێزەیە کە دەڵێ کادرەکانمان 20 دلار 30 دلار 40 دلار 100 دلاریان بدەنێ بۆ هەر پۆستێک هەر کۆمنتێکە دەینووسن هەر درۆ بکەن هەر درۆ چی دەڵێن بابیڵێن پارەیان زۆرە ئەو درۆیانە ئاخری جەماعەتێک گەنج پەیدا دەبن ژارێکی دیکەشمان ماوە لەم بەشەی بەرنامەکە لەگەڵ بەڕێزت مەسەلەی دەست بەکاربوونی ئیبراهیم ڕەیسی وەکو سەرۆکۆماری ئێران ئیبراهیم ڕەیسی چی لەگەڵ خۆی دێنێ بۆ ئێران وڵا کاک هەندێک زۆرم پێخۆشە کە ئەو تەوەرەشە تێ ناگۆڕێ حقیقەت ئەوەیە من ئەو ڕۆکانەش دوێنێش تویتێکم کرد لەسەر چوونی نەچیر بارزانی شاندە لێرە شاندەکان ئەو ڕێوڕسمی سوێن خواردنەکەەوە ئامادەکاریەکان شتێکی زۆر زۆر مەسخەرە بوو بەڕاستی نە بە قسەی من بە شایدی هەموو میدیای دنیاە مەسخەرەترین تەحلیفی سەرۆک کۆماری بوو لە ئێرانێ مەسخەرەترین مەراسم بوو و ئەوە یەک تۆس پرینسیپ حتا خارجیەکان باسیەوەی مەکە نوێندەرێکی دەرەجە 4 و 5 ئوروپایە ڕۆیشتۆ بۆ کۆمەڵێک بەرژەوەندی لەسەر مەسەلەی بەرجام و ڕابطەی دیپلۆماسی دەنا یەک سەرۆک وەزیر یەک کەسم نەبینی هۆڵەکەش بەگشتی چۆڵ سێ-چوار دانە سەرۆک کۆماری ئەم دەوڵەتە دواکەوتوانە چوون بەداخەوە سەرۆک کۆمارەکە ئێمەشان لەگەڵی باشووری عێراقێ کە نەدەبوو لەگەڵیان چی بات چونکە ئەوەی کە من و دوو ڕۆژە خوێندومەتەوە چوون بۆ مراسمی ئاغای ڕئیسی کە جنایەتکارێکە کاکە ئەمە لە ساڵانی هەفتا لە ساڵانی هەشتا ئاخری هەشتا قەتڵی عامی ئێران هەشتا و حەوت هەشتا و هەشت کە بە مێژووی خۆیان 67 و 68 جنایەتێکی یەکجار گەورە کرا لە زیندانەکانی ئەسیرەکان ئەوانەی کە ئەسیر کرابوون ئەوانەی کە حکمیان بۆ بڕابەوە لەسەر دەستی ئەو ئاغایە لە تەواوی ئوروپایان مەمنوعە ئەو ئاغایە کە ئێستا بۆتە سەرۆک کۆماری ئێرانێ لە ئینترپۆل لێی دەگەڕێن بەداخەوە کورد شانازی بەوە دەکا کە دوێنێت چۆ بۆ مەراسمی پیرۆزباییکردن لە ئاغای ڕئیسی گەورە جنایەتکاری ئێرانە کە بەڕاستی جنایەتکارە نە بە قسەی من بە قسەی زۆرێک لە مێژوو نووسان بە قسەی زۆرێک لە ڕۆژنامە نووسان لە خاوەن قسەکانی ئوروپایە لەو نوخبە و ڕۆشنبیرانەی کە قسەیان هەیە لە ئەمریکا و لە ئوروپایە لە دەوترێت سەرۆک کۆمارەکانی پێشووی ئێران وەکو لای خۆمان دەوترێ بە چەندین ئاو لە چاومدا شۆرە مقایسە ناکرێن نەتەنیا ئەحمەدی نژاد هیچیان مقایسە ناکرێن چونکە ئەوەندە جنایەتەکانی زۆرە ئەتۆ هەستاویت شووی لێ ڕاگڕگڕگڕگڕ هەستاویت شووی بۆ داخوات ست کردووە وەلا هیچم نەکردووە ئەو بەڵام دەڵێن دەستکەوتمان نەبوو دەڵێن ئاڵای هەرێمی کوردستان لە فڕۆکەخانە هەڵواسراوە دەڵێن بەوانەی کە لە کلاپ هاوس و لەوانە هەڵدەستن لە فەیسبووکی دەڵێن عەلەمی کوردستان لە تارانێ کراوە ئەمە درۆی شاخدار ئێوە چۆن ڕۆشنبیرن چۆن بڕوا بەوە دەکەن ئەخر هەر ئێران نەبوو دوێنێ پێرەیە لەسەر لەسەر عەلەمی کوردستان پێشەوای کوردان قازی محەممەدی ئەعدام کرد ئەخر یەکێک لەو شتانەی کە قازی محەممەدی لەسەر ئەعدام کرا ئەوە بوو کە دەڵە عەلەمی کوردستانی هەڵداوە ئەی کاکە هەر دوێنێ پێرێ نەبوو بە سەدان لاوی
کورد لە دموکرات لە کۆمەڵە لە پەژاک ئەرێکاکە لەسەر ئەو ئاڵایی کە دەچیرفانیاندا بۆ یا لە ئیعلامی و شتیوادا بڵاویان کردوتەوە نەگیراون و نەچوونە سەرپەتی سێدارە نە ئەوانەش لێگەڕە بە قوربانی کاگنەچیری بێت ئەدی کاگنەچیر دوێنێ لەبیر چۆتەوە هەر ئەو ئێرانە لە ڕێفراندۆمدا چی لە تۆ کرد ئەی لەبیرتان چۆتەوە حتى تشاوي وين نبو تركيا جروا بو تركيا طبعا داخلناك تركيا بلا ما تو بودتي اخي تشيتو تاتوبسي خو زور صاده دتواني نتي زور ولاد دعوه كرابو اويك من متابعه كردو لا تلفزيون كاني اوبوزيسيوني ايرانيا براستي راي خرابه للسر اويك قار يعني هميشه بو نمونه بارتي ديمقراطي كردستان واخویان نیشان دەدەن کە دژبەری کۆماری ئیسلامی ئێران وا نیشانی دەدەن کە لەگەڵ هێڵی ئێران دانین بەڵام هەمیشە لە پەیوەندیەکاندا کاتێک دەبینی لە مناسبەتانە دێتە پێشەوە ئەمان لە ڕیزی ئەوە تەنیا بۆ ئەو بەستەرە بچووکەی بە ئیسلام نوخبە و هەواداری ڕۆژهەڵاتیەکانە کە ئەوە عەتفی سربەخۆیی کوڕەکاکە ئەمە دەبێت وریا ببنەوە ئەوانەی کە کوردی ڕۆژهەڵات دێن دەڵێن ئەوە باوکی ناسیۆنالیزمی کوردە و دەوڵەتی کوردی لە چیرفانی مەسعودیدا ئەوە دەوڵەتە فەرموو تۆ بزانە دوێنێ پێرێ کابرا کادری سەرکردایەتیانە دەڵێ من عێراقیم زۆر بە ئاشکرا کاکە ئەوانە لە میخیش دەدەن و لە ناڵیش دەدەن و لە بزماریش دەدەن کاکە ئەوانە دەبێ بەسکەن کوردی ئێران دەبێ چاوی ورکاتەوە دەبێ وریابێتەوە کە کاکە ئەوانە ڕاز ناکەن نەتەنیا لەگەڵ ئێوەی کوردی ئێران ڕاز ناکەن ڕقیان لە ئێوەیە دووە من ئەوان ڕاز ناکەن لەگەڵ میلەتی خۆشیان ئەو ئاڵایە لە تارانێ هەڵدرابێ هەڵنەدرابێ بۆ ئاغای ڕئیسێکی مەزهەبی شیعەی درۆزن کە بڕوای بە تەقیەیە بڕوای بەوەیە ئەو ڕۆ درۆ بکە سپێنە چاچی بکەوە هیچ ئەوەندە نییە هیچ دوورمە ڕوانن دوو ڕۆژی دیکە لەسەر ئەوەندوسکە ئاڵات دەیان لاوی کورد دووبارە ئەعدام بکرێتەوە و دیسانەکانە هیچ دوور مەڕوانە لەسەر ئەوە هەر ڕێگای تۆ نەداتەوە بەرەو ئێرانیە حەقیقەت ئەوەیە ئەوانە بۆیان فەرق ناکە ئەو ڕۆکانە دەچن لەبەر دەرگای ئێرانیە ئاوە تەواضوع نیشان دەدەن بەڵام لەو لایەوە بە شۆڕژگێر و بە ئۆپۆزیسیۆنی ئێرانی دەڵێن هەر ئێمە دیفاعتان لێ دەکەین هەر ئێمە دژی ئێران دژاتی لەگەڵ ئێران لە چۆ بوو ئەتۆ چووی بۆ مەراسمێک کە لە 100 دەوڵەتی دنیا دوو دەوڵەت نەچۆ کوڕە کاکەوە عەیب نییە چێت دیت لەوێ بە خۆتدا نەشکایەوە ئەمن لەگەڵ هەمووانمە ئەوانەی کە چوون حتى ڕئیس جمهورەکەی عێراقیش سەر و کۆمارەکەی کاکە چێتان دیت لەوێ لە شانی خۆتاندا ئەگەر شانی ئێوە سەر و کۆمارەکەی ئەفغانستانە وەڵا پیرۆستان بێت هیچ مشکلەمان نییە کوڕە کاکە ئێوە نوێنەری میلەتێکی شۆڕژگێرن ئێوە نوێنەری میلەتێکن کە 100 ساڵ خەباتی ژینۆساید و خەباتی ئەنفال و خەباتی کیمیاباران و خەباتی دژی ئێران و دژی عێراق و دژی تورکیای لە پشتە ئێوە لە ئەقل دڵتان بە خۆتان بە شەخسیەتی خۆتان ناسووتێت دڵتان بە شەخسیەت و بە خەباتی ئەم هەموو خەڵکە خەباتجێڕەی وەکو خەڵکی گەنج کە ئێستا لە شاخانن کە ئێستا لە خەباتن لە کونجی زیندانن کە لە ئەقل کاکە ڕەحمێکتان بەواندا بێت ئێوە خۆتان کەیفە خۆتانە هەموو سوکایەتی قبول دەکەن بەڵام هەقە میلەتی کورد ئەو سوکایەتی قبول نەکە ئێوە بەو کارەتان ئیسپاتتان کرد نوێنەر و قسەکەری میلەتی کوردنی زۆر سپاست دەکەم بەڕێز عەلی کەریمی سیاسەتمەدار لێرە لەگەڵمان ئامادەوین بەداخ و کاتەکەمان کۆتایی هات سپاس بە وتە بە نرخەکانت سپاس بە تۆ کاکە سپاس دەکەین